ڕۆژتان باش بینەران و بیستەرانی کوردستان 24 پرۆگرامی ڕۆژ باش سپێدە باش بەیانێکی باش پڕۆزە دەست پێ بکەن لەگەڵ پرۆگرامی ڕۆژ باش بۆ هیواین کە ئەمڕۆ ڕۆژێکی پڕتەندروستی و پڕ چالاکیتان بێت بۆ هیواین هەرگیز ماندوو نەبن لە چالاکی لە کاری باش و بەڕێکەوتن بەرەو ئامانجەکانتان. هەڵبەت پرۆگرامی ڕۆژ باش وەک هەمیشە گرنگیەدات بە ڕۆژە جیهانیەکان یاخود ئەو چالاکیانەی کە تایبەتەکرێ بۆ بەرەنگاربوونەوەی نەخۆشیەک بێت یاخود توندوتی ژێبێ و کۆزانین کە ئەم مانگی ئۆکتۆبەر ناسراو بە مانگی پەمەیی بۆ بەرەنگاربوونەوەی شەرپەنجەی مەمک بۆ خانمان بە تایبەت لەو مانگەدا زۆرترین چالاکی ئەنجامەدرێت زۆرترین هۆشیارکردنەوە بۆ خانمان ئەنجامەدرێتە بە دوور بن لەو نەخۆشیە بۆیە ئێمەش ئەمڕۆ گرنگێکی تەواو دێن بەولایەنە لە ڕێگەی پسپۆرێک یاخود خانمێکی پزیشکە کە زانیاری تەواومان پێدات چۆن خۆمان بپارێزین و یاخود ئەو کەسانی کە توش بوون چۆن بتوانین لەگەڵیانە بمێنینەوە. بەڵام سەرەتا بە کورتەیەک لە هەواڵەکان دەست پێەکەم هەواڵە ناوخۆیی و جیهانیەکان و دواتریش ناوەڕۆکی پرۆگرامتان پێشکەشەکەم. فرسەت سۆفی ڕەتی دەکاتەوە ئاڵای عێراق لە هەولێر سووتێنرابێت. فرسەت سۆفی پارێزگاری هەولێر بە کوردستان 24 ڕاگەن. ئەو گرتە ڤیددیۆی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو بۆتەوە کە وەک کاردانەوەیەک بۆ سووتاندنی ئاڵای کوردستان لە بەخدا لە شاری هەولێر ئاڵای عێراق سووتێنراوە هیچ بنەمایەکی ڕاستی نییە و ئەو گرتە ڤیددیۆیە هیچ چەند ساڵێک بەر لە ئێستا ڕاشی گەیان ڕێگە بە هیچ کەس و لایەنێک نادرێت هەوڵی نانەوەی پشێوی بدات یان پەنا بۆ سووتاندنی ئاڵا و دروشمی هەر لایەنێک ببات. سەرۆکوەزیرانی عێراق ڕای دەگەێنێت دەست درێژی سەرلەقی پارتی لە بەغدا ڕەت دەکەینەوە. مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق لە تویتێکدا نووسیوێتی دژی دەست درێژی بۆ سەر عێراقەکان دەوەستینەوە و دەست درێژی سەر بارەگای لەقی 5 پارتیش لە بەغدا ڕەت دەکەینەوە. ئاماژە بەوەش دەکات ژمارەیەک لە تۆمەتبارانی ڕووداوەکەی بەغدا دەستگیر کراون. کازمی دەژڵێت قۆناغی پێکدادانی تایفی تێپەڕیوە و جارێکی دیکە بۆ ئەو قۆناغە ناگەڕینەوە. بەغدا لە لیستی ئەو شارانەی بۆ ژیان گونجاون دەرهێنرا. گۆڤاری گلۆبال فاینانس تایبەت بە پۆلێنکردنی وڵاتانی جیهان 8 پێوەری بۆ دەستنیشانکردنی ئەو شارانەی دەچنە ناوکیە بڕکێ بۆ خۆشترین شار بۆ ژیان دیاری کردووە. بەپێی ئەو پێوەرانە بەغدا لە خراپترین ئاسدایە بۆ ژیان. شاری تۆکیۆ بە پلەی یەکەم و لەندەن بە دووەم و سنگاپورە بە سێیەم خۆشترین شار بۆ ژیان دەستنیشان کران. لەسەر ئاستی وڵاتانی عەرەبیش دووبەی پلەی یەکەمی لە باشترین شار بۆ ژیان بەدەست هێناوە. دادگای تورکیا ماوەی هاوسەرۆکانی پێشووی هەدەبە لە زیندان درێژ کردەوە. داواکاری گشتی ئەنقەرە لە چوارچێوەی لێکۆڵینەوەکان لە دۆسەی کۆبانێ داوای کرد مانەوەی سەلاحەدین دەمیرتاش و فیگەن یۆکسەک داخ هاوسەرۆکی پێشووی هەدەبە لە زیندان درێژ بکرێتەوە. دادگای تورکیاش بڕیاریدا دەمیرتاش و یۆکسەک داخ لە زیندان بمێننەوە لە 20 تشرینی یەکەمی ساڵی 2019 بە بیانووی ئەنجامدانی چالاکی بۆ کۆبانێ لێکۆڵینەوە لەگەڵ هاوسەرۆکانی پێشووی هەدەبە دەکرێت. ئەرمینیا و ئازەربایجان لەسەر گرێبەستی مرۆیی ڕێکەوتن. لە ڕاگەیاندراوێکی هاوبەشی وەزارەتی دەرەوەی ئەرمینیا و ئازەربایجاندا هاتووە هەردوو وڵات لەسەر ئاگربەستی مرۆیی ڕێکەوتن بوون. بە گوێرەی ڕێکەوتنەکەش ئەمڕۆ ئاگربەستەکە جێبەجێ دەکرێت. لەلایەن خۆشیەوە ئیمانوێل ماکرۆن سەرۆکی فەڕەنسا پێشوازی لە ڕێکەوتنی نێوان ئازەربایجان و ئەرمینیا کرد. هاوکات وەزیری دەرەوەی ئەمریکاش داوای لە هەردوو لا کرد پابەندی ئاگربەستن. کورتێک لە هەواڵەکانم پێشکەشکردن. ئێستاش پرۆگرام بەردەوام بێت. وەکو پێشتریش ئاماژەم پێکرد کە ئەمڕۆ کۆمەڵێک چالاکی بەڕێوەچێ بۆ بەرەنگاربوونەوە دژی شەرپەنجەی مەمک. چالاکیەکان زۆربیان بە ئۆنلاین بەڕێواچن بۆ
خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆناوە تا دوورکەوتنەوە لە قەرەباڵغی بۆیە هەرچەندە شێرپەنجەی مەمک بە پێی تەمەن و جۆرەکەی جیاوازی هەیە لە خانمان بە تایبەت بەڵام بە شێوەیەکی گشتی دەبێتە هۆی دروستبوونی ئازار و گرێ لەسەر مەمک یاخود گۆڕانکاری لە ڕەنگی پێز یاخود دەردانی شلەیەک لە مەمک ئەوە واکات کە ئەو کەسە هەست بکات یاخود بە زووترین کات سەردانی پزیش بکات چونکە نزیکەی لە سەدادەی توشبوون بە شێرپەنجە بۆ ماوەیە و بە گوێرەی ئامارەکانیش ساڵانە زیاتر لە 10 ملیۆن حاڵەتی توشبوون بە شێرپەنجە لە جیهان تۆمار دەکرێت با لەم ئینهاوسدا زانیاری زیاتر ببینین. شێرپەنجەی مەمک شێرپەنجەیەکە کە لە شانەکانی مەمکەوە پەرە دەستێنێت و لە هەندێک کەسدا ئازاری دەبێت و نیشانەکانی لەسەر مەمک دەردەکەوێت بە دروستبوونی گرەی مەمک یان گۆڕانی ڕەنگی پێستی مەمک یان دەردانی شیلەیەک. ئەو هۆکارانەی دەبنە هۆی مەترسی بۆ گەشەکردنی ئەم شێرپەنجەیە قەڵەوی، ئەنجام نەدانی وەرزشی جەستەیی، خواردنە کحولیەکان و تێکچوونی هۆرمۆنەکان بە ڕێژەی لە سەدا 5 بۆ 10 کەیسەکان هۆکاری بۆ ماوەین. بە گوێرەی زانیاریە پزیشکەکان زیاتر لە 18 جۆری لاوەکی شێرپەنجەی مەمک هەیە. لە ساڵی 2013 ڕێکخراوێکی پزیشکی لە ئەمریکا پێداچوونەوەیکی بە پشکنینی مەمۆگرافیدا کردووە بۆیان دەرکەوتووە کە ڕوون نییە زیانی نەبێت بەراورد بە لایەنە باشەکانی. ڕێکخراوەکە پێشنیاری پشکنینی هەر 2 ساڵ جارێک بۆ ژنانی تەمەن 50 بۆ 74 ساڵ کردووە. بەکارهێنان و وەرگرتنی دەرمانی تایبەت بە مەمک یان لابردنی مەمک ئەگەری کەمبوونەوە و ڕێگرتنی لە بڵاوبوونەوە و یان چارەسەری تیشک وەرگرتنی دەرمانی کیمیایی و ئەنجامدانی نەشتەرگەری هەیە. ئەگەرچی دەرەنجامەکانی شێرپەنجەی مەمک بە پێی جۆرەکەی و ڕادەی تەنخۆشی و تەمەنی کەسەکە جیاوازی هەیە. ڕێژەی مانەوەی لە سەدا 80 بۆ 90 کەسانی توش بوو لە بەریتانیا و ئەمریکا 5 ساڵە و لە وڵاتانی دیکە کەمتر لە 5 ساڵە. لەسەر ئاستی جیهان شێرپەنجەی مەمک پێشەنگترین جۆری شێرپەنجەیە لە ئافرەتدا کە لە ساڵی 2018 زیاتر لە 2 ملیۆن حاڵەت هەبووە و 627 حاڵەتی مردنی لێکەوتەوە بە ڕێژەی لە سەدا 100 لە ژناندا زیاترە. بە گوێرەی ئامارەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی ساڵانە 10.38 ملیۆن حاڵەتی نوێی ئەم شێرپەنجەیە تۆمار دەکرێت و 458,000 حاڵەتی مردنی لێ دەکەوێتەوە. زۆر باش. بڵێ تەوەری ئەمڕۆمان ئێمە گرنگیدانی زیاترە بە ئەولانە و هۆشیارکردنەوەی هاوڵاتیان بەتایبەت خانمان لەوەی کە زووتر بچنە لای پزیشک یاخود پشکنین بکەن. بۆی ئەمە میوانداری بەڕێز دکتۆرە سۆزان هۆشیار بەرپرسی سەنتەری چارەسەری شێرپەنجەی مەمکمان کردووە. سڵاو لەبێ دکتۆرە بەخێر هاتی بەیانێکی باش دەست پێ بکەیت. زۆر سپاس. بژیت زۆر سپاس بۆ هیواین بۆ تۆش تەندروستێکی باش بۆت و بۆ هەموو خانمانیش ئینشاءالله. دکتۆرە پێمان بڵێ سەرەتا نیشانەکانی توشبوون بە شێرپەنجەی مەمک چۆنە و خانمان بە تایبەت چۆن بتوانن هۆشیاری زیاتریان هەبێ لەو بارەیەوە. یەکەم نیشانە گرنگترین نیشانە لە دروستبوونی شێرپەنجە هەبوونی گرێ لە مەمکەکان. یەک لە مەمکەکان کە گرێ لێ دروست بوو کە گرێ هەبوو ئەوە گومانی زیاترە لە نیشانەکانی تر. دووەم نیشانە چورتبوون و چاڵبوونەوەی پێستەکەی، گۆڕانکاری لە قەبارەی مەمکەکان، مەمکە قەبارەکەی فەقی هەیە لەگەڵ قەبارەکەی تر، هەروەها دەرچوونی شلەمەنیەک لە گۆی مەمکەکەی. نیشانەکەی تریش ئەوەیە دروستبوونی گرەیەک لە بن باڵ کە ئەو نیشانانە هەموو کۆ بە پێیوەستە هەموو ئافرەتێک بچی بۆ پشکنین. سە لێرە ئاماژە پێ دەکەم هەبوونی گرێ شرت نییە شێرپەنجە بێت، چونکە ئێمە 120 لەو گرێیانەی کە دروست دەبی شێرپەنجەنە ئەوانەترسیدار نەبن ئەگەر گرەیەک هەبوو لە ژێرباڵیان یاخود سنگیان چی بکەن ئەو کات باشتر وایە ئەگە ئەو گرەیان هەست پێ کرد بچن بۆ پزیشکی پسپۆر تاوەکو بتوانانی پشکنینی بکە چکەوەکو پێم وتن هەموو گرەیەک شێرپەنجە نییە. زۆر باشە کەواتە دوایەوەی کە پشکنینیان کرد چی بکەن بۆی کە یاخود ئەگەر پشکنینەکە بە نگەتیف دەرنەچوو یاخود بە پۆزتیف بۆ خوا نەخواستە ئەو خانمە چی بکات یاخود پزیشکیش لە هەمان کاتدا چی بکات لەگەڵ کە کاتی خانمەکە هەستی بە بوونی ئەو گرێ کرد کە چوو بۆ پزیشکی پشکنینی سەریری بۆ کرێکەم جار لەلایەن خۆیەوە پاشان دەینێرتە دوو قۆناغی پشکنین یەک لەوانە پشکنینی سۆنار ئەوی دووەم بە جۆرەی تەمەنەکە پشکنینی تیشکی مامۆگرافی و وەکو خۆت باست کرد با بڵێن پۆزەتیف دەرچوو ئەو ئافرەتە بە جۆرەی جۆری شێرپەنجەکە شوێنی جۆر شێرپەنجەکە
و قۆناغەکەی چارەسەری بۆ دەکرێت خۆشببختانش ئەلێرەوە پێتان دەڵم شێرپەنجەی مەم خۆشببختانە لە چ قۆناغک دەست نیشان بکرێت چارەسەری هەیە چونکە هەموو قۆناغەکان خۆشببختانە لە کوردستان هەیە ئەو دەرمانانەی کە پێویستە هەمووی لێرە ئامادەیە دوای یینە سەر چارەسەرەکانی و چۆنیەتی چارەسەرەکەی بەڵام پێمان بڵێ ئەم ساڵ هەڵمەتەکانی بەرەنگاربوونەوەی شێرپەنجەی مەمک چۆنە و چۆن بەڕێواچێت خۆی ئێمە ساڵانە هەڵمەتی هوشیاربوونەوە کە بە خۆمان دەچین ئەو شوێنانە کە ئالۆ ئەو ئافرەتانەی کە ناتوانن یان کۆمەڵ ئافرەتێک کۆ دەکەینەوە لە ڕێگەی ڕێنماییەکان و چۆنێتی پشکنینی خودی مانگانە و چۆنێتی بزانن کە ئەوە گرەیە شێرپەنجێ چۆن ئەو شتانیان کە وەکو هەڵمەتی هۆشیاربوونەوە بەس ئێستا لەبەر مەسلەی کۆڕۆنا و کە ناتوانین تێکەڵبوون لە ڕێگای سوۆشیال میدیا لە ڕێگای تیڤی و کەناڵەکان دەستمان پێکردێ بۆ هەڵمەتانی ئەو نەخۆشانەی کە پەیوەندیش بە سنتەر دەکەین پرۆشورماندانایە کە هەڵی گرت دەزانی ئەگەر پرسیارێک شتێکی بوو لە پسپۆرەکە دەپرسیت کاتە لە ڕێگەی پرۆگرامەکەی ئێمەوە ئەمڕۆ چ پەیامێکت هەیە بەتایبەت یاخود چی بە خانمانەڵی بۆ هۆشیارکردنەوەیان سەبارەت بەو نەخۆشی لە ڕێگەی پرۆگرامیەوە دەستخۆشیتان لێ دەکەم دووەمیش کە هوشیاری مەمک هوشیاریتان هەبی لە تەندروستیەکانی مەمک هوشیاریتان و لە تەندروستی خۆتان هەروە پشکنینی خۆدی مانگانە گرنگترین قۆناغە بۆ دەستنیشانکردن و چارەسەر بەڵێ باشە دکتۆرە پێمان بڵێ ئەگەر خانمێک تووشی ئەوە بوو یاخود شێرپەنجەی هەبوو دواتر ئێوە چۆن چارەسەری بۆەکەن و چارەسەری شێرپەنجە لە قۆناغەکاندا بەدوای یەکا چۆنە وەکو باسم کرد هەموو قۆناغەکان چارەسەری هەیە بڵێن با لە قۆناغی سەرەتایی بە جۆرەی قەبارەی مەمکە کە زۆربەی ئافرەت خۆشببختانە ئێستا زۆربیان دەترسێن دەڵێ ناسمە پزیشک چووکە مەمکەکەم دەبڕنەوە نەخێر مەمک بڕینەوە نییە بە جۆرەی قۆناغەکە زۆربیان بەس گرەیەکەی مەمک دەور و بەری خاوێن دەکەین و بنباڵەکەی ئەگەر چوو بۆ گرەیەکانی بنیفی پاشان دەست بە چارەسەری کیمیایی بە جۆرەی جۆری شێرپەنجەکە چارەسەری تیشک چارەسەری بایلۆجی و هۆرمۆنی کە بایلۆجیەکە و هۆرمۆنیەکە بایلۆجیکە لەوانێ لەگەر کیمیاویەکە وەری بگری هۆرمۆنیەکەش 5 ساڵەکە بۆەوەی کە خوا نەخواستە توش نەبێتەوە چەند ڕێنماییەکیش هەیە دەدەینە ئافرەتەکە کە پشکنینی خۆی بکە لەبەرەوەی مەمکەکەی تر مایەوە یانیش قەبارەی هەموو مەمکەکەی تر مایتەوە برێن بە نەشتەرگەری هەندێک لە مەمکەکەمان هەڵگرتیە خوا نەخواستە ئەگەر وەبوو کە هەموو مەمکەکەی هەڵگەرین بە هەمان قۆناغ دەڕوە نەشتەرگەری چارەسەری کیمیاوی چارەسەری تیشک و بایلۆجی و هۆرمۆنی یانجار وەیە چارەسەری کیمیاویەکە پێش نەشتەرگەریەکە دێکن بۆی قەبارەی گرەیەکە گچکەتر بکەینەوە تا بتوانین بە جوانتر خاوێن بکرێتە بە هەمان قۆناغ دەڕۆن زۆر ئافرەت دەڵێن ئەمن نامێ مەمکەکەم هەڵگیرەکە ممکەی بۆ هەڵدەگرن خۆشببختانە ئێستا چارەسەری جوانکاری هەیە کە لە ڕێگای سیلیکۆنەوە یان لە ڕێگای پیستەوە پیستەکەی بۆ دادەنێن کە ئەو ئافرەتە پێویست ناکاتن کە دڵە ڕاوچەیە برێ من مەمکەکەم نەما لە بەرەوەی تووشی شێرپەنجە بووین باشە دکتۆرە چ کات گرنگە بۆ خانمان کە پشکنینی مامۆگرافی بکەن بەپێی تەمەنەکانە گۆڕێت یاخود تەمەنێکی دیاریکراوتان داناوە بۆ ئەو پشکنینە خۆی هەموو ئافرەتێک دەبێت پشکنینی خودی مانگانە بکاتن لە پاش تەوابوونی سووری مانگانە هەموو مانگەک ئەو ئافرەتانی کە پێویستە پشکنینی مامۆگرافی لە پاش تەمەنی 40 ساڵە دەست پێ دەکات بە مەرجێک ئەگەر گرەیەکەی نەبوو گرەیەکی گومان لێکراوە مەسەن ئافرەتمان لۆ دێت تەمەنی 35 ساڵە یان 32 ساڵە یان 38 ساڵە گرەیەکی گومان لێکراوی هەیە ئێمە ناچار دەبین تیشکی مامۆگرافی بکەین بۆی زیاتر گومانەکەمان زیاتر بی یان خوا نەخواستە بزانین ئەو گرەیە چۆنە باشە دکتۆرە ئێستا زیا بووە شێرپەنجەی مەمک شێرپەنجەی مەمک زیا بووە یەکەم هۆکاری زیابوونەوەی براوبوونەوەی هۆشیاری کە خانمەکان هۆشیارترن زیاتر هەر گرەیەک هەبی هەر نامۆیەک ناکۆچیەک هەبی لە مەمکەکانی زووتر پەیوەندی بە پزیشک دەکا ئەوەش وا دەکە کە ئامارەکان زیادبی ئاماری وامەدەداتێک کە هۆشیاری زیاتر بووە بەس کە ڕێژەی شێرپەنجە بەداخەوە تۆزێ زیادی کردێ هۆکارەکەی چییە؟ هۆکارێکی لە هۆشیاریەکە کە خانمان خۆیان پشکنینی خودیەکەن یاخود پشکنینی مەمۆگرافیەکەن هۆکارەکەی تا ئێستا بکو لێم هۆکاری سەرچی شێرپەنجە دیار نیە بەس بۆ ماوەی ئەوە یەک لە هۆکارە سەرچادا بۆ ماوەیە لە ١٠٠ بۆ ماوەیە دووەم شیر نەدان خواردنی ناتەندروست جوو لە نەکردن هەروەها ئەو ئافرەتانەی کە سووری مانگانەیان زوو دێتن تاخیر لە سووری مانگانە تەواو دەبن شوونەکردن منداڵاتە منداڵ نەبوون هەروەها ئەوانی کە تووشی مەسەلەن ئەشیعە دەبن مەسەلەن وەکو بۆ نمونە تووشی ئەشیعە بووینە مەسەلەن ئین شێر لە هەڵەبجە قومبلەینەوەی تەقی ئەو شتانە کە ڕەچاوی ئەو دەبن کە تووشی تیشک بن
بەرکەوتەی تیشک. بەڵێ دکتۆرە باسیوت کرد کە خودی پشکنینی خودی مانگانە زۆر گرنگە. چ کاتێک بیکەن باشترە دوای سووڕی مانگانەیە خۆت پێشتر و چۆن بیکەن؟ هەموو ئافرەتێک لە پاش تەمەنی پێشتر دەیانوت لە پاش 18 لەو 20 ساڵ ئێستا دەڵێن ئەوەی کە دە سووری مانگانە پێویستە پشکنینی خودی مانگانەی لۆکا لەبەرەوەی زۆربەی لە تەمەنی هەرزەکاری گرەیەکیان لە دروست دەبگرێ لیمفی کە زۆر مەترسیدارە بۆەوەی کە ڕۆژانە ئێمە نەخۆش دەبینین ئەو گریانیان هەیە. پاش سووری مانگانە لە پاش 5 ڕۆژی سووری مانگانە ئەو بۆ خۆی دەژمێری یان 5 یان 6 یان 7 یان 8 بە 3 خولک بە چەند قۆناغێک پشکنینی خودی مانگانە بۆ خۆی بکە دەبتێ ڕێگایەک بۆ دەستنیشانکردنی پێشوەختە خوانە خواستە هەروە ئەگەر هەر شتێکی نامۆش هەبێ زووتر دەستنیشان دەکرێت زووتر چارەسەر دەکرێت. بێگومان ئێوە لە ڕێنمایەکان یاخود ئەو هۆشدارانی کە بڵاوێکەکەنەوە لە ڕێگە ئۆنلاینەوە بێت شێوازەکانی بەڵێ ئەمە هەمومان باسکردنی هەر لە ڕێگای پرۆشور کە 3 خولەکە لە بەرامبەر ئاوێنەیەکراوە دەست هەر دوستی بەرز دەکاتەوە سەیری قەبارەی مەمچی دەکات ڕەنگەکەی گۆیەکانی مەمچی هەر گۆڕانکارێکە بی لە پیست و لە شێوازی مەمکەکە پاشان بەدەستی ڕاستە پشکنین بۆ دەستی مەمچی چەپە دەکاتن لە سەری پەنجەکانی یان بە بازنەیی یان بە خەتخەت یان ئاوا دێتن هەر گۆڕانکارێک تەنانەت شتێکی نەکاتن زۆربەی ئافرەت دێنە لاوان مەمکەکەی خۆی تون گرتی ئەکیید هەز دەکە کە ئەوە گرێ بەس ئەوە خانەکانی مەمچی خۆتی کە تون گرتیتی پاشانیش پشکنین بۆ بنباڵی دەکە ئەوە بە شێوەیەکی ڕاستانە یانیش بەو شێوەیەکە پشکنین بۆ مەمکەکانی خۆی بکە بە هەمان شێ بۆ مەمکی ڕاستەی پاشان دەتانی ئەگەر هەستی بە شتێک نەکرد بالی فەق لە سەریدانێتن دەستی لە بن سەریدانێ بە هەمان شێوەی کە باسم کرد دەستی ڕاستە بۆ مەمچی چەپە دەستی چەپە بە مەمچی ڕاستە. زۆر باشە. دکتۆرە ئەو خانمانەی کە دووچاری و نەخۆشی یاخود تووشی و نەخۆشیە بوون ئێوە چۆن یارمەتی دەرونی پێشکەشەکەن یاخود هاوکاریەکەن؟ یەکەم شت لە ناحیەی دەرونی لە بۆ ئافرەتەکە خودی تاکی کەس لەگەر ئەو ئافرەتە ئایا مێردەکەیتی یان داکیتی یان خوشکێتی یان برایتی ئەوانە تاکی کەسی گرنگن بۆ نەخۆشەکە. دووەم بە خۆی نەخۆشەکە ئەگەر نەخۆشەکە بە خۆی ئامادە نەبی بۆی بتوانانی بەرامبەر ئەو نەخۆشیە ڕاوەستی ئێمە هەر جۆرە چارەسەرێکی بۆ بکەین ناتوانین کەواتە یەکەم خاڵ دەگەڕێتەوە سەر خودی نەخۆشەکە کە خۆی تانی دەرونی باری دەرونی بەرز بێت بڵێ من دەتوانم لەسەر ئەو نەخۆشیە زاڵ بم قەنەعاتم پێ بکە نەخۆشەکە 100 زاڵ دەبێت بەهۆی ئەوەندە ساڵی کە ئێمە لەو بوارە ئیشمان کردی ئەو نەخۆشانەی کە باری دەرونیان زۆر باش بۆ زۆر زووتر چابووینەوە بوونە هاندەرێک بۆ ئەوانی تر یعنی هەروەها بۆ بۆی کردی مەسەلەن ئیشەکی دی کردیە خۆی مەشغول کردی بە شتێکی تر بوویتە هاندەرێک بۆ ئافرەتانی تر ئەوانی باری دەرونیان تۆزێ دەتوانم بڵێم نا لە بارەیان ناتوانیتن تۆزێ قۆناغی چارەسەریان زەحمەت دەبێت هەم بۆ پزیشکەکە هەم بۆ خۆی هەم بۆ خانەوە دەکەی چونکە لە هەموو قۆناغێک هەر شتێکی پێدەڕە دەڵێ ئەوەش بکەم ئەوەش بکەم بەس ئافرەت هێ دەڵێنە ئەمن هاتم شێرپەنجەم هەیە چارەسەرم کە ئەوانە زۆر بە ئاسانی چارەسەر دەکرێن لەوانەیە کە باری دەرونیان یان ناتوانن ئەو وشەیەی شێرپەنجە تەحملکەن کە پێ دەڵێت تۆ شێرپەنجەت هەیە وشەیەکی زۆر ڕاگیری زۆر پێویستە بێگومان زۆر باشە دکتۆرە کێنەوانی کە زۆرتر تووشی شێرپەنجی مەمکە بن لە پیاوانیشە بە هەمان شێوەیە و ژنانیان خۆت لە ناو پیاواندا چۆنە خۆی لە ئافرەتان ١ توش دەبن پیاوەکانیش ١ ینی وەنی ببڵێن لە پیاوانیش نیە لەبەرەوەی خانەی مەمک لە پیاوانیش هەیە بەس بە ڕێژەی کەمتر لە پیاو کەمترە پیاو ١ ئافرەتیش ١ قۆناغی چارەسەرەکانیشی وەکویەکە پشکنینەکانیش وەکویەکە. ئێستا ڕێژی پیاوان هەیە لە هەیە بەس بە ڕێژەی کەمەکو باسم کرد ١ ئەگەر بابرێن 1000 ئافرەتمان کۆ کردەوە بەڵێ 7 لەو ئافرەتانە توش ببوون لەوانەیە 3 لۆ 4 پیاو توش ببیتن کەمەند دەورەبینە یاخود ئەو لە ئافرەتان لە ئافرەتان زیاتر چەند تەمەنی بەرەو سەرۆبی ڕێژەی شێر بەرزەی توشببوونی زیاترە ئەگەری بەس بە لە کوردستان دەتان ڕێژێکت بێمامنەوەند دەبێت لە بینی 35 لە 40 ساڵ بەس لە پیاوان لە 30 بەرەو سەرەوە دەست پێ دەکە. باشە دکتۆرە زۆر لە خانمان وەکو باست کرد تووشی گرێ ئەبن یاخود گرەیەک لە مەمکیان دروست دەبێت دواتر لا ئەبرێت شێرپەنجە نیە دوای ئەوە چی بکەن ینی ئەگەرە و گرێ دروست بۆ یاخود ڕێنماییتان چی بۆ خانمان ئێمە کە ئافرەتێک دێتە لامان گرەیەکی دەبێت یەکەم جار ئەوە هیچ دڵنیای دەکەینەوە بە جۆرەی پشکنیەکان کە ئەوە گرەیەکی خاوێنە زۆر جار ئێمە پێ دەڵێن ئەلیافە کە پێ دەگوترێت فایبرۆ ئەدینۆمە یان پێ دەڵێن مشکی مەمک لەبەرەوەی دێ دەڵێ دکتۆرە لای ڕاستەم بوو لە مەمچی ڕاستەم شەوێ نووسم سبێنێستم هاتە خوارێ
یان چوویتە سەری گرەیەکە دەجولێتەوە یاخود گەورە بێت گەورە دەبی لە ناکاوڕ ئەگە گەورە بۆ ئەو هەوەی کردی لە ناکاوڕە ئێمە چەند خاڵەکێ بە ئافرەتەکە دەڵێن خۆی چەند مەرجەکیش هەیە بۆ لابردننی ئەو گرێ ئەگە گرەیەکە لە 2 سانتیمتر کەمتر بوو قەبارەی مەمچی تێک نەدابوو باری دەرونی نەخۆشەکەەوە بوو ئیزعاجی کردی بیل بۆی لا نابین ئەگەر لە 3 سانتیمتر زیاتر بوو لە ناکاوڕە گرەیەکە گەورە بوو یان ژانی لۆ نەخۆشەکە دروست کرد یاخود لە خانەوادەکەی بۆ ماوەی شێرپەنجە هەبوو باشتر وایە ئەو گرەیە لابردرێ کە گرەیەکە لابردرێ بە جۆرەی پشکنینی خانەی جاروێ خانەیەکە وا نیشان دەدەکە ئەو گرێ ئەگەری دروستبوونەوەی هەیە ئێمە بە نەخۆشەکە دەڵێن کە ئەو ئەگەری دروستبوونەوەی هەیە کاتی پشکنینی بۆ دادەنێن لەگەڵ پشکنینی خودی مانگانە لەلایەن پزیشکی پسپۆر و لەلایەن تیشکی پشکنینی سۆنار بە جۆرەی تەمەنەکە بە دیار دەکەوێت ئایا دروست دەبێتەوە یان نابێتەوە زۆر باشە زۆر سپاس دکتۆرە سۆزان ئێوەش خۆش ئێوەش خۆش هیوای تەندروستی و لە ساقی بۆ هەم کەسێک دەخوازم ئینشاءالله زۆر سپاس دەستێکی باش بۆ تۆ دەستان خۆش بێ بەڵێ ئێستش وەکو بینیمان کە یاخود گومان لە ڕێنمایەکانی دکتۆرە بوو چۆن خۆمان پارێزین یاخود چۆن ڕێنمای ئەو کەسانە بکەین کە دووچاری بوونەتەوە جگەلەوە چەندین بابەتی دیکەمان بۆ ئامادە کردوون کە هەر پەیوەستە بە شێرپەنجە لە شاری لێنز لەمسا بە سەرپەرشتی چەند ڕێکخرا و کۆمەڵەیەک بۆ دووەمین جار دوو کچی کوردی تەمەنی 11 بۆ 12 ساڵان قژی خۆیان دەکەنە دیاری بۆ کەسانەی نەخۆشی شێرپەنجیان هەیە و ئەو هەڵمەتەش بە هاوکاری کۆمەڵەی کولتوری کوردی و خۆگونجاندن و ڕادیۆی دەنگی کوردستان و کۆمەڵەی کوردی بۆ مافی مرۆڤ لە لێنز ئەنجام درراوە مەرجی بەخشینی ئەو قژەش ئەوەیە کە دەبێت قژێکی تەندروست بێ و لە 140 سانتیمەتریش کەمتر نەبێت بابێکەوە خۆبەخشی ئەو کیژانە ببینیم. ناویم دنیا ئازاد بەرەکاتە هەمرێم 11 ئەس ئیرۆ هاتم پۆرە هەڵقسێم جارە دووە ji bo zarokê nexweş û gelekî kêfam tê ez pora xwe bidme wanakê û ji wanakê re parûka çêkin û her cara ku dirêj bê ez ê ji wanakê re ez ê biqisêm û ji bo wanakê re parûka çêkin. Ez weke keçeke Kurd hatibûm îro alîkariyê bikim ji bo va zaroka. ناویم خەملی کاوەباکە ئەز هەمرێم 12 ئەز ئیرۆ هاتمە پورا خۆ بسێنم و بدمەوە زارۆکی نەخۆش ئەس کێفخۆشم ئاریکاریە وا زارۆکی نەخۆش بکەم. ناوێ کۆمەلا کوردیە چاند و کولتوری باژارێ لینزێ و بە ئوسترای ئەم سپاسیە چ کەسێ گوبمەرە ئاریکار بوو و ئاریکاری داما گو ئەو پرۆژە بدۆماهیک هات ماما مێزێ پۆرام قساندن بس قوي كلات كيرك دبقية حمود شكل غنية بێگومان ئەو کیژۆڵانە نمونەیەکی جوان ئەبن بۆ خۆڕاگری و بۆ گیانی هاوکاری لە ناو خانمانیشدا. ئێستش بۆ زانینی ڕەوشی شارەکان و شار و شارۆچکەکانی کوردستان دەچینە لای پامنێرمان ماهیر شەنگالی لە دهۆک لەگەڵمانە بێ بزانین زانیاریەکان لای ئەو چییە. بەیانیت باش سپێدە باش ماهیر پێمان بڵێ چی هەیە لە دهۆک. سپێدە باش بێتەوە هەموو بینەراشی بێگومان لە پارێزگەها دۆکێ گەلک پارک و بەخچین جدا جدا هەنە لە وەردەجی و هەوڵاتی دەمێن و یعنی دەوام نەبێن و لە ماڵ بن دیچنە سەردان ئەوان دکن هاژی ئەز سەر جادا سەرەکیمە و ژێ هەولێر حتانی دهۆک و هەمسانجی شێخان و بەعادی حتا کەبەنەوە دۆکێدا کەسێک لێرە هەیە و ماوەی 2 ساڵە ناژی
الفركارت كالفي السرفي جادي يعني عافد دا دارات جوان تقاب أخذكم أم أركام بزانة بنوكو بشتبانيا ويبكن كاك محمد سي تخوش بي أظانم كو أبدو صالة كو حرس بيدي توی بدرد بجام تو ساعت چنده و کارتا يعني ورشيا وقتی که از اولی سپاسیوات کم قناة 24 کم رحمت دی بو بتا بوا نوت نویری و زحمت کشا راستی و گل زحمت کشا برا اول جاره کار ما وقتی که ساعت 4 سپیده بو نوکه بچه پاییزه بچه وقتی که 4 بو هاد بو 3 بو 5 بو 6 راستی گلک سارم تینا بره هاوینه بس دادید با عائله گلیشی ودی شلمینین یا گلیش بس از گلیشی رات کم از رات کم به مراشد من دو طربن عرده فریزه داخر طربید خودی علاقه گلیش دادید بان كاك محمد يعني بس عشان تدوري يعني عابد دي تو قلت خدي فان دارو برا شلم بس آفدانه بره بس یه زراعیتن ساعت 8 زراعیتن بس من آفدانه اچت کم اجيب جزر باقشيام نولم قليش تيدابيت خدي بطلت مشروبي هن بطلت مشروبي استاويجم يعني خدي قبل ناكل ماشي طيب محمد نادا كان باشاك هون قاربا جينجي بباريس ماني پیغمبر صلوات خدا سلام قلت النظافة من الإيمان نظافة شباقجية شنابي استريك عردي بيت لازم تراكي او سنة پیغمبر دارك عردي بيت مرات كر برك تشتاك امرات كن باشا كاك محمد شبليكو ذي تماكو تشمالت بدي تشكاري ديتكي خدي بطالم اما بعض الصحكة شو لكي نينا بشتي آفداني نينا بكي از بطالم حتى رجا باشتر سبيده شني يا ابويا دانك ابا دوز بقى يعني معناه دو صلاجي هاروش بيدتو حوالي خدن بري كارت هارو نوك امثيل في جزر خير خل سيطري حتى جسري امثي عاملين هر عاملك مسافة آفدانت کرد. گلکس باش کاک محمد. سرکردی گلکس باش. بگو من عندك کس حين خزن کو خدمات جبا کار خوب کن. هواجی کاک محمد حوالت خو هر سپیده ما دو سال لانتین نوا وی بخشی دار سر جاده پاکش دیکن و عادت نجبه کو جوانی اوی باشاری خویا بکش بر کو اف جاده سرکیه ج حوله رو دهو کو مسلطیا نوا دو کی دبلی. بەڵێ زۆر سپاس بۆ تۆ ماهیر بۆ هیوای تەندروستێکی باش بۆ تۆ بۆ ئەو هاوڵاتیەش کە لە خۆشەویستیان بۆ خاکەکە یاخود بۆ کوردستانێکی ئاوەدان ئینشاءالله ببنە نمونەیەکی باش بۆ هەموو ئەو کەسانەی کەش کە هیچ کات ڕێگە بە خۆیان نێن شەقامەکان یاخود هیچ شوێنێکی ئەم کوردستانە پیسکەن و بە فرەدانی ئەگەر پارچەیەکی بچووکیش بێت. زۆر سپاس بۆ تۆ. بەڵێ گەنجێکی خاوەن پێداویستی تایبەت لە شەقلاوە خواردنگەیەکی دروست کردووە جگەلەوەی بژێوی ژیانی خۆی پێدابینەکات هاوکات هەلی کاری بۆ چەند هاوڕەیەکی دیکەشی ڕەخساندووە ئەو ئارەزوی زۆری بۆ خواردنی کەباب هەیەوەڵێت خواردنگەیەکی کردوتەوە بۆ ئەوەی خەڵکی دیکەش لە چێژی کەباب بێبەش نەبن خۆی ئەوەی حەز لە کەبابە حەزەکات ئەو کەسانی کە سەردانی ژیەکەن یا هاوڵاتیان بەگشتی لەو چێژە خۆشەی کەباب بێبەش نەبن لەگەڵەوەشدا کە خاوەن پێداویستی تایبەتە بۆتە هۆی ڕەخساندنی هەلی کاریش. بە کارامەیی کەباب دروست دەکات گەرچی توانای وەستانی نییە لەسەر قاچەکانی بەڵام وەرە بەرزی ئەو دەرفەتی کاری بۆ کەسانی ساخڵەمیش ڕەخساندووە. دوو لە هاوڕێیانم هاوکار من لێرە چکە ناتوانم هەموو شتێک بە تەنیا بکەم بەڵام لەخوا بە زیاد زۆربەی ئیشەکانیش ئەتوانم لێرە بە کرێکاری ئیشەکەن و یعنی داهاتی خۆیان هێوانش. فەریق 22 ساڵ لەمەوبەر بە هەڵەیەکی پزیشکی هەردوو قاچەکانی لەدەست دەدات. لە دەستدانی قاچەکانی نەیتوانی گۆشەگیری کونجێکی بکات و خۆی ڕادستی تاڵیەکانی ژیان نەکرد. ژیان زۆر لەوە گەورەترە ئێمە خۆمان گۆشەگیر بکەین لە ماڵەوە خۆمان وا لێ بکەین کە ئیدی دەست لە ژیان بەردەین و بێ هیوا بین و بێ ئومێد بین نەخێر ئێمە ڕاستە نەقسێکمان هەیە ڕاستە کەمیەک لە جەستەمانە هەیە بەڵام مقابل بەوە دەیان هێزی ترمانتیایە بزەی بەردەوامی ئەو ئاماژەیە بۆ گەشتبینی ئەو گەشتبینێشی وای لێ کردووە نەبێتە ئەرک بەسەر کەسێکی دیکە و خۆی سەربەرزانە
بژێوی ژیانی ڕۆژانەی دابین دەکات. هەوڵەدەم هەموو ئەو زەحمەتیانەش تێپەڕێنم و بەسەر هەموو ئەو کۆسموتەگەرانەدا زاڵ بم کە ئێمەی خاوەن پێداویست تایبەت هەمیشە لە خۆمان بەسەر خۆماندا زاڵ کردووە. حەزی زۆری بۆ خواردن ئەو دەکاتە چێشتلێنەرێکی کارامە، بۆیە ویستویەتی لەو چێژە هاوبەش پەیدا بکات و ببێتە سەرچاوەیەکی داهاتیش بۆی. هەرچی هاتوو لێرەکانە خواردنی تاقی کردوتەوە، ینی جاری دووەم و سێم و دێمی شاتۆتەوە خواردنەکانی زۆر پێخۆشە لێرە. خۆم زۆر حەزم لێبوو و حەزیشم کردیانی ببمە کەبابچێکی باش بۆەوەی ئەو لەزەتەی من لە کەبابیە بینم خەڵکیش لێ ببینێ بەدەستی من. زۆرن ئەو مرۆڤانەی بەر هۆکارێک بێت دەبنە خاوەن پێداویستی تایبەت، بەشێکیان تا دواساتەکانی ژیان پێویستیان بە چاودێری کردنە. خاوەن پێداویستی واشەیە نمونەی فەریقی کەبابچی تاڵیەکانی ژیان ناتوانن ببنە لەمپەر لە بەردەم بینینی جوانیەکانی ژیان و گەیشتن بە ئاواتەکان. تەیفور محەممەد، کوردستان، 24 شەقڵاوە. ئافرین بۆ ئەو گەنجە بەهرەمەندە، بۆ ئەو گەنجە خاوەن پێداویستی تایبەتە کە ئەوەندە بەخۆشی باسی کەبابەکەیە کرد کە بەیانی بە یاخود هەر کاتێ بێ حەزت ئەچێتە سەر کەبابەکە و هاوکارانیشم لە کۆنتترۆل باسیەکەن کە کەباب خۆش ئەگەر بەیانیان بەیانی ئۆڕوانیش تەواو بین هەرتوانین بیخۆین بە تایبەت بەدەستی ئەو گەنجەش. ئێستش بابەیەکەوە گۆڕانکاریەکانی ڕەوشی کەش و هەوای شارەکانی کوردستان ببینین. هەرچەندە ژیان بە هاوبەشی جوانە ژنان و پیاوان، بەڵام گوندێک لە کینیا بە ناوی ئامۆجا ئەو گوندەیە کە لەلایەن ئافرەتانەوە لە ساڵی 1990ەوە دروست کرا و هاتنی پیاوان بۆ ئەم گوندە بە هەموو شێوەیە قەدەغێ و پیاوی تێدا ناشی. هەموو کاروبارەکان لەلایەن ئافرەتان خۆشیانەوە بەڕێوەچێ و
خودی ئافرەتانی دانیشتووی ئەم گوندە هاتنی پیاوانیان بۆ ناو گوندەکان قەدەغە کردووە چونکە ئەم ئافرەتانە لەلایەن پیاوانەوە ڕوبەڕووی تونند و تویژی بوونەتەوە ئەمە بۆتە هۆکاریەوەی کە نەیانەوێ بە هیچ شێوێ پیاوان لەگەڵیاندا بژی ئەگەر ناژیان هەمیشە بە هاوبەشی جوانە. کاتێک هەر خانمێک ڕوبەڕووی تونند و تیژی دەبێتەوە پێویستی بە وشیاری هەیە بۆ ئەوەی مافەکانی خۆی بزانێت و بە هۆشیاریەوە خۆی لەو دۆخە ڕزگار بکات و بوونی خۆی لە کۆمەڵگا بسەلمێنێت. دانیشتوانی ئەم گوندە نمونەیەش هەمان کاریان کردووە. توانی ویانە لە ئامۆجا ئەوە بسەلمێنن کە بە تواناکانی خۆیان دەژین و ئەم گوندەش دەکەن بە پەناگەیەک بۆ خانمانەی کە تونند و تیژیان بەرامبەر کراوە یاخود ئەو کچانەی کە لە خوار تەمەنی یاسایی بەشوو دراون لێرە فێری متمانە بەخۆبوون و کارکردن و بازرگانی و پەروەردەکردنی منداڵەکانیان و کشت و کاڵ و ئاژەڵداری دەبن و بژێوی ژیانیان دەستەبەر دەکەن. ئێرە تەنیا پەناگەیەک نییە بۆ ئافرەتانی ستەم لێکراوە بەڵکو لێرە فێری کارکردن دەبن و لە ڕووی ئابووریەوە بژێوی ژیانی خۆیان بەڕێوە دەبن و فێریان دەکەین چۆن متمانیان بە خۆیان بێت و ئەوانەی منداڵیشیان هەیە منداڵەکانیان دەخینە بەر خوێندن و فێریان دەکەین پەروەردەیەکی دروستیان بکەن. نەک تەنیا ئەمانە بەڵکو ئەم گوندە بۆ تا شوێنێکی گەشتیاری کە ئافرەتانی ئێرە بە مەرجی کڕینی بەرهەم و بەروبوومەکانیان لەلایەن گەشتیاران ڕێگا بە گەشتیاران دەدەن سەردانی گوندەکەیان بکەن. کینیاش وەک هەر ناوچەیەکی دیکەی جیهان ئافرەتان تێیدا ڕوبەڕووی دەست درێژی سێکسی و تۆندوتیژی و بەشودانی پێشتەمەنی یاسایی دەبنەوە. بەڵام هەر بەگەیشتنیان بۆ سنووری ئامۆجا هەموو ئەوانەی کە باسکرا کۆتایی پێدێت. بەرپاکردنی ئەم شۆڕشە بۆ ئافرەتانی بێپەنا لەلایەن 15 خانمی کینی سەرکردایەتی کرا. بە دروستکردنی گوندێک لە ناوچەی ئارتش بۆست لە کاتێکدا لەم ناوچەیە مڵکداری زەوی و کارکردن و خوێندن لە خوێندنگا بۆ ئافرەتان و زۆر مافی دیکەی لەو شێوەیە لە ئافرەتان سەندراوەتەوە. ئەم لەوێ دەرێگەلت کێبخۆشن و مافێمە پاراستیە ئەم بەهێزا خۆ کار دکن ji بۆ ئەم دەبارە ژیانە خۆ بکەن لەوێ دەرێ هەرکەس وەکە هەڤە و ڕەوش گەلک گونجاوە ji بۆمە. بڕیارە گرنگەکانی ئەم گوندە لەلایەن ئەم 15 خانمەوە دەدرێت کە بنیاتنەری ئەم گوندە بوونە بە شێوەیە کا لە بەرژەوەندی هەموو ئافرەتانی گوندەکە بێت و مافی کەس پێشێل نەکرێت و بە یەکسانی سوودمەند بن لە بڕیارەکان. هەموو بڕیارەکانیش لە ژێر درەختێک دەدرێن کە بە ناوی درەختی بڕیار ناسراوە. بێگومان زەوتکردنی مافەکانی ژنان یاخود پێشێلکردنی مافەکانیان یاخود ئەو توندوتیژیانی بەرامبەریانەکرێ شتێکی تازە نییە مێژوویە گەڕێتەوە بۆ سەدان ساڵ پێش ئێستاوار لەگەڵ دروستبوونی مرۆڤایەتیشدا ئەوە هەبووە بەڵام هەندێک کار هەبووە کە 100 ساڵ پێش ئێستا ژنان هەر مافیان نەبووە بیکەن کە ئێستا زۆر باشترە لەگەڵەوەی 100 ساڵ لەمەوبەر ئافرەتان لە چەند مافێک بێبەش بوون ئەوەش بەهۆی کاریگەریەکانی سیستمی باوکسالاری کە بە تەواوی بەسەر ئافرەتانەوە سەپێنرا بوو تەنانەت لە چەند وڵاتێک تا ئێستا لە چەند مافێکی سەرەتایی بێبەشکراون ئەو وەک پێگەی زەلیست ئەو کارانی بڵاو کردوتەوە کە لە 100 ساڵی ڕابردوو ئافرەتان مافی ئەنجامدانیان نەبووە لەوانەش مافی لەبەرکردنی پانتۆڵیان نەبووە بە شێوەیەک پێویست بوو ڕەزامەندی پۆلیس وەربگرن یاخود لە زۆرێک وڵاتانی جیهان تەنانەت تا ئێستا ئافرەتان مافی دەنگدانیان نییە جگەلەوە ئافرەتان مافی بەکارهێنانی ناوی دووەمی خۆی لە دوای هاوسەرگیری نەبووە واتە ئەبوو بە ناوی هاوسەرەکەیەوە بانگ بکرێ جگەلەوەش مافی بەشداری ئامادەبوون لە یاریە ئۆلۆمپیەکانی بۆ ئافرەتان ڕێگە پێدراو نەبووە گەر یاریەک بکرای ئافرەت بووینە بۆ بچێت سەیری بکات یاخود ئافرەتان مافی بەدەستهێنانی کارکردنیان نەبووە کە بە خۆشحاڵی ئێستا ئافرەتان لە زۆربەی کارەکان یاخود زۆربەی سێکتەرەکانە ڕۆڵێکی گرنگیان هەیە جگەلەوەش لە چەندین وڵات ئافرەتان بۆیان نەبوو لە بواری سەربازیدا کار بکەن کە ئێستا بە خۆشحاڵیەوە چەندین خانمی پێشمەرگەمان هەیە ئافرەتان مافی بەکارهێنانی حەبی ڕێگری لە دووگیان نەبوونیان نەبووە هەروەها بۆیان نەبووە لە شوێنی گشتی شیر بە منداڵەکانیان بدەن و هەروەها چەند وڵاتێک ڕێگەیان نەدا ئافرەت لە بواری فڕۆکەوانی کار بکەن.
بە خۆشحاڵیەوە ئێستا خانمان بە تایبەت لە کوردستان وەکوتم لە زۆربەی سێکتەرەکان جێگە دەستیان دیارە ئەبینین خانمی وەزیرمان هەیە سەرۆکی پەرلەمانمان هەیە خانمانی ئەندام پەرلەمانمان هەیە کە لە کایە سیاسیەکان و هەموو کایەکانی دیکەدا بەشداریان کردووە و ڕۆڵێکی گرنگیش دەگێڕن بە هیوای تەندروستی و سەرکەوتنی بەردەوام بۆ هەموو خانمان و بۆ پیاوانیش هاوکات لەگەڵیا. هەر لە چوارچەوەی ئەو بابەتانەدا دەمێنینەوە کە توندوتیژی دژی ئافرەتان لە فەڕەنسا بە ڕێژەی لە 100 زیادی کردووە چونکە بەپێی ئامارەکانی ساڵی ڕابردوو 136 ئافرەت لە فەڕەنسا بەدەستی هاوسەرەکانیان کوژراون ئەو ژمارەیەش بەراورد بە ساڵانی پێشوو بە ڕێژەی لە 100 زیادی کردووە. هەر بەپێی ئەو ئامارانە بە ڕێژەی لە 130 کوشتنی ئافرەتان لە فەڕەنسا لە ڕێگەی چەک بووە و لە 130 دیکە لە ڕێگەی چقۆ و لە 117 بە لێدان و توندوتیژی و لە 114 بە ڕێگەی خنکان بووە. وەزارتی ناوخۆی فەڕەنسا بڵاوی کردوتەوە کە ساڵانە 210,000 ئافرەت لە وڵاتە بەدەست توندوتیژیەوە دەناڵێنن. ئاماژی بۆش کردووە زۆرینەی بکوژی ئافرەتان تەمەنیان لە نێوان 30 بۆ 49 ساڵیدایە و تاوانەکان بە بێ پلانی پێشوەخت ئەنجام دەدرێن. بەپێی ئامارێکی وەزارتی ناوخۆی فەڕەنسا لە 180 تاوانی هاوسەران لەلایەن پیاوانەوە ئەنجام دەدرێن و لە کۆی 10 حاڵاتی کوشتنی هاوسەران 7 پیاویان بێکارن. هەرچەندە پندێکی کوردی هەیەڵێ شەڕ لە بێکاری باشترە بەڵام بەو شێوەیەش ناکە بێکار بوو خێزانەکەی خۆی بکوژێت بە هیوای ئارامی بۆ هەمووان بە تایبەت بۆ پیاوانیش بە تایبەت کاتی کەرانتینەش ئەو ڕێژەیە زۆر زیادی کرد. ئێستا چینە بابەتێکی دیکە کە هونەرمەندان لە هەموو بوارەکانی هوەری لە پێشانگاکانی تایبەت بە کۆرۆنا هەست و ناخی خۆیان دەربڕیوە و کارەکانیان نمایش کردووە. ئەو کارانە لە سەردەمی کۆرۆنا و سەبارەت بەم ڤایرۆسە چ لە ڕووی دۆکۆمنت یاخود پارچە میوزیک فۆتۆ ڤیدۆ کراون لەلایەن هونەرمەندانی وڵاتی جیهانەوە بە یارمەتی کۆنسڵخانەکانی وڵاتان ڕێکخراوی یونسکۆ لە شاری پراگ لە کۆماری چیک کۆکراونەتەوە و دەخرێنە ڕوو. زۆرە نەو کارە ساتە مرۆیانەی کە لە ڕێگای دۆکۆمنت لە نەوەیەک بۆ نەوەیەکی دیکە یاخود لە سەردەمێک بۆ سەردەمێک واسراونەتەوە بۆ ئەوەی لە پێشانگاکانەوە ڕاستەوخۆ بخرێنە خانەی هزر و بیری خەڵک بۆ لە یاد نەکردنیان. کۆرۆناش یەکێکە لەو کارەساتانەی کاڕوبەڕووی جیهان بۆتەوە تا ئێستا بەردەوامە جگە لە کاریگەری لەسەر تەندروستی کاریگەری لەسەر دەرونی خەڵک دروست کردووە بە تایبەت هونەرمەندان کە شێوازی نواندنی جیاوازیان گرتۆتە بەر بۆ دەربڕینی ئەو هەستە. وەک دەیبینن کارەکانیان پێشانگایە لە کەلوپەل یان ئەو میوزیک و فۆتۆ و وێنانەی سەرچاوی گرتووە کە لە سەردەمی کۆرۆنا ئەنجامدراوە و تا ئێستاش بەردەوامە. سوپاسی و هونەرمەندانە دەکەین کە بە کارەکانیان ئەم ڕۆژانە لە بیر و هزری خەڵک دەهێڵنەوە. لێرە کاری 500 هونەرمەند نمایش کراوە کە لە 6 وڵاتی جیهانەوە لە ڕێگەی کۆنسڵخانەکانیان بەشداریان کردووە. کاتێک ڤایرۆسی کۆرۆنا وەک پەتایەکی جیهانی بڵاو بۆوە تەنیا ڕێگە چارەیەک کە بۆ مرۆڤایەتی لەبەردەست بوو خۆپارێزی و کەرەنتینەکردن بوو. دەمامەکەکان تەنها ئومێدێک بوون کە خەڵک لە توشبوون بەم ڤایرۆسا بپارێزێت و لایەنە پەیوەندیدارەکان جگە لە ڕاگەیاندنەکان بە دانانی وێنە لەسەر شەقام و دیوارەکان بەردەوام لە هەوڵی هۆشیارکردنەوەی خەڵک بوون. بەشێک لەو دەمامەکە و وێنانە لەم پێشەنگایە بەشداریان پێکراوە. بەڕاستی پێشانگایەکی جیاوازە ئەمە وەک بیرەوەری دەمێنێتەوە کە ڕۆژانێکی زۆر دەمامک بووە بە کەرەستەیەکی سەرەکی لە ژیانمان کێ دەیوت ڕۆژێک دێکە ئێمە بەردەوام دەمامک بکەین وە نیوەی ڕوخسارمان داپۆشراو بێت بۆ هیوایم ئەمە بێتە بەشێک لە ڕابردوو ژیان ئاسایی بێتەوە. هەر کەسێک لە دوا ڕۆژ بینەر و بیسەری ئەم کارە هونەریانە دەبێت لە ڕێگەی کارەکان دەزانێت کە جیهان لە سەردەمی کۆرۆنا بە چ دۆخێکدا تێپەڕیوە. بۆ خۆپارێزیش لەو پەتایە چەندین ڕێگە و بەکارهێنانی پێداویستی تایبەت بەکارهێنراون یەکێکیش لەو پێداویستی خۆپارێزیانە دەمامەکە کە بە چەندین قەبارە و شێوازی جیاواز دروست کراون. ئێستاش باسی ئەو شارانەکەین کە لە لیستی داهێنەرەکانی جیهاندان بڵاوکراوەتەوە لە ڕێگەی پێگەی ئینفینیکی کە
تایبەتە بە گۆڕینی وێنە و تابلۆکان لیستی شارە هەرە داهێنەرەکانی جیهانی بڵاو کردوتەوە لە لیستەکە ناوی 75 شاری داهێنەر کە گرنگی بە میوزیک، شانۆ، کۆمیدیا، هونەرەکانی سەر شەقام و دیزاین و پەیکەرسازی دەدەن. بەپێی ڕیزبەندیەکەش شارەکانی پاریس، بارسلۆنا، دبلن لە لەندەن پلەکانی یەکەم و دووەم و سێم و چوارەمیان گرتووە. هەروەها لەسەر ئاستی وڵاتانی عەرەبی شارەکانی مەراکیش لە پلەی 55 و قاهیرە پلەی 61 و دووبەی 69 دێن. هاوکات 8 شاری ئەمریکا لە ناولیستی شارە داهێنەرەکانی جیهان هەن. بەرپرسانی پێگەکە دەڵێن لە کاتێکدا کە هەموو شارەکان ناتوانن پێشوازی لە گەشتیاران بکەن، بۆیە دەکرێت گرنگە لیستی شارە داهێنەرەکان هەبێت بۆ ئەوەی گەشتیاران سەردانی بکەن. هەرچەندە کۆرۆنا زیانێکی زۆری لە مرۆڤایەتیدا یاخود بە شێوەیەکی خراپ دەرونی مرۆڤی نائارام کرد، بەڵام لەگەڵەوەشدا بینیمان و بیستمان کە دوای کۆرۆنا چەند بە تامەزرۆین بۆ بینینی ئەو شارانە یاخود هەموو ئەو شتانەی کە لی دابڕابووین پێشتر هەمان بوو چێژیمان نەئەزانی. ئێستا بابەتێکی دیکەمان هەیە کە هاوڵاتیان بە تایبەت لە بەیانیان هەمومان گرنگێکی تاو بە نانی بەیانیە دەین، بە ژەمی بەیانیانە دەین. بۆیە کەریم شێخ کازم کە هاوڵاتێکی شاری هەڵەبجێ و ماوەی 30 ساڵە کاری فرۆشتنی بەرهەمە سپیایی و خۆماڵیەکانی وەک شیر، ماست، پەنیر، بەرهەمەکانی دیکە دەکات. ئاژەڵداران و گوندنشینانی سنوورەکەش بەرهەمە سپیایەکانی بۆ دەهێنن و ئەو دەیفرۆشێت. هەموو بەیانیەک بەرهەمی نوێ لە دوکانەکەی نمایش دەکات. خواستی هاوڵاتیانیش بۆ بەرچایی لەسەر ئەو بەرهەمانە زۆرە. بابەیەکەوە بەرچایی ببینین لە هەڵەبجە. چ بەرهەمێکی سپیایی و خۆماڵیت بوێت بەدەستی ئەهێنی؟ لە نێو ئەم دوکانە بچووکەدا کەریم 30 ساڵە کاری فرۆشتنی بەرهەمە سپیایەکانە. کوردی ئەسڵە ئەمەی پێسێ. بە جوانی بەرهەمە خۆماڵیەکان دەناسێتەوە. وەک خۆی دەڵێ ئێستا خەڵکی گەیشتوونەتە ئەو بڕوایی کە هیچ خواردنێک تاموبۆنی ئەم بەرهەمە خۆماڵیانەی نییە. شیسا من معلەباتم نەماوە لام برجاران دوو بەڕادم پڕەکرد لە پەنیری کەرافت و کیری و پەنیری بە قەرەزاعیکە و ئەنواع پەنیری ئێرانی و هی بیانی و میسا هەموویم لا بردووە. وازم لێ ناوە خەڵک زۆر تالیبی نییە، زۆر داوا ناکە. زۆربەی خەڵکە پەنیرە کوردیەکە بە لە قەیماقە بە ماسە بە سیرێژە بە کەرەیە بە ماسی کوردیە بە حەزی لەم بابەتانی. من شیری گامێش خۆیەتیشی ئەکەین بەسەریا بۆی وشکە خۆی تۆزێ. خۆی شارەزایە لە دروستکردنی بەرهەمە سپیایەکان. بەڵام لە زۆرێک لە گوندەکانی سنووری هەڵەبجە بەرهەمی شیرەمەنی و سپیایی دەکرێت و تا دڵنیا نەبێت لە خاوێنی و خۆماڵی بەرهەمەکە لە فرۆشیارەکانی ناکرێت. هەروەک خۆشی دەڵێت تا ئێستا هیچ مشتریەکم گلەیی لە بەرهەمەکانم نەبووە. لە ساڵی 1990 بەردەوام تا ئێستا بە بەردەوامی هەر هەمووی دروستەکەم لەم بوارە، بەس قەیماق نەبێ ناتوانم. قەیماق یعنی زۆر ناڕەحەت دروستەکرێت. ئەگینا ماس، پەنیر، دۆشکە، کەرێ هەمووی دروستەکەم. ڕۆن، پەنیری دەڵەمە هەمووی یعنی لەوای لێزانم. بەڵام لە ساڵی تا ساڵی 2000 زۆربەی شتەکان خۆمم کرد. ئەو کەسانی کە شتی ڕۆژانە بۆێنن ڕۆژانە پێیان نەڵم ئەڵم با شیرەکە زیاد بکڵێن بیپاڵێەوە شوێنەکەی پاک بێت بە دەستێش و دەمامک بۆیش مویەک یان شتێکی پیس نەکەوێتە ناو ماسەکەەوە، چونکە چەند ساڵە من ماسە فرۆشم کەس گلەیی نەکردووە لەو شتانەکەی بە. وەک یەکەم دوکانی بەرهەمی سپیایی لە نێو شاری هەڵەبجە کەریمی شێخ کازم ماوەی 30 ساڵە کار دەکات و سەرجەم بەرهەمە سپیایی و شیرەمەنیەکان کە بە شێوازی خۆماڵی ئامادە دەکات دەیفرۆشێت و لە زۆرێک لە شارەکانی دیکەی کوردستانەوە دێنە لای بۆ کڕینی بەرهەمەکانی. ئەڤیناتا کوردستان 24 هەڵەبجە.
بێگومان خواردنی بەرهەمی خۆماڵی تەندروستێکی باشترمانایەتێ جا ئەگەر بێت و بەرهەمەکە خۆماڵی بێت یاخود بۆ بەیانیانیش بێت ئەوە ئینشاءڵڵا بینە خاوەن تەندروستێکی باشوە وەک لە سەرەتاشەوە باسم کرد کە ئەم مانگە بۆ بەرەنگاربوونەوەی شێرپەنجەی مەمکە بۆیە بەبیرتانە هێنمەوە دووبارە هەمیشە هۆشداریتان هەبێ لەسەر هەر نەخۆشیەک یاخود هەر کێشەیەک ئەگەر لە جەستەتان ڕوودات بە هیوای تەندروستێکی باش بۆ هەمووان و ڕۆژێکی خۆش.